گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. ئازیزان بۆ بەرنامەیەم هەفتەمان بابەتێکمان هەڵبژاردووە لەژێر ناوی دیاردەی هاوسەرگیری منداڵان. هەرو ژۆرەی کە خۆتان ئاگادارن ئێمە زۆرجار لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران چە بە زمانی کوردی و چە بە زمانی فارسی لەسەر ئەم بابەتە چەوەکو وتاری ڕۆژ و سەخۆنی ڕۆژ و بەرنامەهای ترمان لەسەر ئەم بابەتە قسەمان کردووە. ئێمەش وەکو بەڕێوەبەرانی بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆرجار میوانی بەڕێزمان داوت کردووە و لەم بارەوە ڕاو بۆچوونی خۆیانیان باس کردەوە، بەڵام ئێمە پێمان وایە کە ئەم بابەتە زۆر گرنگە و هەر ڕۆژ ئامارەکان بەرەو سەرترە چێتووە و وەزعیەتەی کە ئێستا لە جامعەی ئێرانە هەیە ئەبێ زۆرتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین. بۆ بەرنامەی ئەم هەفتەمان میوانداری هاوڕێکانی کەرەمپور پێشمەرگەی کۆمەڵە و کادری حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها هاوڕێ و هاوکارمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانی. هاوڕێکانی زۆر بەخێربی بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان. سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سپاس بۆ دەرفەتەکە کە بۆ منتان خۆرخانگ تا لەم بەرنامە بەشداری بکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هاوڕێکانی هەروە خۆشت لە مقەدەمەکە گوێویستی بووی. من باسی ئەوم کرد کە ئێمە زۆر جامیێوانمان بەشداری داوە لەم بەرنامەوە لەسەر ئەم بابەتە زۆر قسەمان کردوە و هەر کەس لە میوانەکانمان خۆیان ڕاو نەزەراتێکیان بۆ لەسەر ئەم بابەتە. جایسە پرسیارەکەی من ئەوەیە لێەوە کە ئێوە ئەم بابەتە چۆن هەڵدەسەنگێنن و ئەسەن هاوسەرگیری منداڵان چییە بەڕای ئێوە؟ من پێم خۆشە چون مۆزوعی بەنامەکە لەسەر مناڵانە تعریفی لە مناڵ بکەین بەر لە هەموو شتێک. بەکێ ئێژن مناڵ؟ مەسەن چۆنەکە ئێمە ئێژین ئێزدواجی هاوسەرگیری مناڵان. عیلم ئێمە لە قەرنی 21ین و خۆمان باشە زانین کە عیلم چەندێ پیشرفتی کردووە و دنیای تەکنۆلۆژی و عیلم بەڕاستی پێشرفتێکی زۆر باشی کردووە و هەر ئەو عیلمە چه بەباری ڕەوانشناسی چه بەباری فیزیۆلۆژیکی ئێژێ کە ئینسان تا تەمەنی ژێر 18 ساڵ بێت مناڵە، چ لەباری عاتفی و ڕەوانشناسی و چ لەباری فیزیکی و جسمی بەدەنی کامەڵ نابێ. و هەرەمەیچە کۆنڤانسیۆنی بینولملەلی حقوقی کودک لە ساڵی 1989 تەسویب بووە لە سازمانی ملل کە بەندی ئەوڵی ئەو کۆنڤانسیۆنە ئەوەستە کە هەر فەردی ژێری 18 ساڵ مناڵە، هەرچەند کە نابێ لە بیرمان بچێت کە تەسویبی کۆنڤانسیۆنێکی ئاوا محسوڵی مبارزاتی ئینسانهایەکی ئازادیخواز و بەرابەری تەڵەبە کە توانیانە هەمچین شتێک بسەلمێنن بە سیستەمی سەرمایەداری و تەشکیلاتی ئێمەش هەر لە سەرەتاوە ئەمە باوەڕی بەوە بووە کە هەر فەردێک ژێر تەمەن 18 ساڵ مناڵە. بۆیە ئێمە ئیسە بەحسی مناڵەکەین و وەختێ ئێژین هاوسەرگیری یا ئێزدواجی مناڵان بە نەزەری منەوە بە نوعێک ئەتوانێت پەرەپێدان بێ یا تەئید و تەسبیتکردنی ئەم کارە قیزەوە نەبێ. وەختی کەسێک تەک مناڵیسە هاوسەرگیری تەنیا لە ناو کچانانەیە، لە ناو کوڕانی چا هەیە، بەڵام ڕێژەی بەداخەوە لە ناو کچانە زۆرترە و وەختی ئێمە ژین هاوسەرگیری ژێر 18 ساڵ ژێر تەمەنێکێ کە مناڵ بە حەسابتێ ئەوە بە نوعی تەجاوزە، مثلا تەجاوزێکی ئاشکارە و بەربەریەتێکی وەحشەتناکە لە قەرنی معاسرا کە ئیسە لە گۆشە و کناری دنیا حقوقی ئینسان بە ڕەسمیەت ناسراوە، بەڵام بەتایبەت لە وڵاتانی خاوەرێمیانە و بەتایبەت لە ئێران وڵاتانی کە مەزهەب زەدەن حقوقی یەکدانە ئینسان بە ئاشکرا بە وەحشیانەترین شێوە پێشێلەکەن و ئەمە پەسوەند و پیشوەندی ئێزدواجی کودەکان یا هاوسەرگیری مناڵان بە نوعی کاری خودی ڕژیمە کە دەرەجەیەک
لەم وەحشیگەریە لەم بەڕبەڕگەتە تەخفیف بە ئەگەرنا ئەوە ئێمە ناتوانین ئەگەر واقعاً بیر لەو کارە قیزەونە بکەینەوە ئەم پەسوەند و پیشوەندە کامەڵەن ئێزافیە و بە نوعێ تەجاوز بە مناڵانە کوشتنی مناڵانە کوشتنی بەشێک لە ژیانی مناڵانە و کارێکی زۆر زۆر قیزەونە بەڵایکانی باست کرد کە خودی ڕژیم پەرەپێدەری ئەمەیە ڕئیسی کۆمیسیۆنی قەزای ڕژیم باسی ئەوەی کرد کە کچێک کە 13 ساڵی بیترەوە وەکو کودەک هەمسەری باسی لێ ناکرێت چونەوەی تر قانونیە کە ئەزدەواجکە باشەکانی ئەوەی کە باسمان کرد کچێک کە ئەزدەواجەکە بە تەمەنێکی کەمە و بە زۆر ئەدریە بەشۆ لە بنەماڵەیەکی فەقیردا بە زۆر ئەدریە بەشۆ یا لەوانەیە لە بنەماڵە مامناوەندەکانیشە هەر بدریە بەشۆ ئەمانە سەرنەوشتێکیان هەیە باشە ئێستا گەڕین بۆ سەرنەوشتەکە ئەچینە بەحسەکە کە سەرنوشتەکە بەڵام هۆکارەکانی چییە؟ هۆیەکانی چییە؟ ئەزانی وەختێ ئێمە مەسەڵەن وەختی بەحسەکەین من هەمیشە وەختی بەحسی ئەم کارە قیزەونەکەم بیرەکەمەوە خۆم کچێکم هەیە تەمەنێک کەمە هەمیشە بیرەکەمەوە کەسەکان و ئەگە خۆیان مناڵیان بێ یا ئەگەر بیرکەنەوە زمانی خۆیان مناڵیان بێ خوار تەمەنی 18 ساڵ کاتێک کە مناڵە کەسێ بە ئاشکرا بە قانونی قانون پشتیەگرێت تەجاوزی پێەکە و ئەو مناڵە متحملی ئەنوا ئەقسامی فشارهای ڕۆحی ڕەوانی و جسمی بێت تووشی ئەنوا ئەقسامی ئاسیبهایی ئەبێ کە تا آخر ئەمری ئەو ئاسیبانە بە لەحازی ڕەوانیەوە و حتا بەشێک بە لەحازی جسمیەوە یەدەکە کێشێ هەر قابلەوە نییە کە بتوانێت ڕەحەت تەسەووریشی بکەیت بۆیە من هەمیشە داواکەم وەختی ئێمە کچێگێژن لە تەمەنی خوار و دراوە بەشوو بێتەفاوە لە لایە ڕەت نەبین بەڵام کە وەختی معتەرێزە بێژن ئەمە هەر بووە و سنەتی پێغەمبەرەوە و کێشەی تاریخیەوە وەلی ئێستا بۆ من ئێشارەم کرد کە لە قەرنی 21ین لە قەرنێکین کە ئێرتباتات بە تۆری وەسیع هەیە ئەسری معاسرە ئەسرێکە کە وتم ئینسانەکان بۆ حقوق و بۆ مافیان ئەرزش قایلن و حتا نووسراوە بە شێوەیە نووسراوە هەمانە ئینسانی ئەمڕۆ ئینسانی 1400 ساڵ لەمەوە بەرنیە ئینسانی قەرنەکانی 4 و 5 نییە ئینسانی ئێستەسە بۆیە ئەوە نوعی تۆجیهە کە ئێمە بگەڕینەوە بێژین ڕێشەکەی ها لە تاریخەوە ئەوە بە نوع بەشێکی زۆر زۆر کەمی تاریخیە بەشێکی زۆری کێشەکان لە ئێستەسە شەرایطی سیاسی اجتماعی شەرایطی سیاسی اقتصادیە کە بە مل خەڵکایەوە بە تایبەتێمە چون ئیسە بەحسی ئێرانەکەین وە بەداخەوە ڕێژەی ئەم کارە قیزەونێشە زۆر زۆر لەسەرۆ ڕیشەکەی هەڵەگەڕێتەوە بۆ ئەو شەرایطە کە خودی حاکمیت فراهەمی کردووە مادامێکە قانونی ئەساسی کۆماری ئیسلامی لە ڕێساڵەهای خۆمێنی گیراوە خۆمێنی خۆی ئێژێ تبقی شەرعی ئیسلام کچ لە 9 ساڵە باڵەخە بێت و خودی پێغەمبەری موسڵمانەکان لە 9 ساڵە ئایشەی مارە بڕیە بۆ خۆی ئەوە وەکو سنەت تا بە ئێمڕۆیش هاتووە لە زۆربەی بنەماڵەکانی جاکانی قسەکەی ئەو سنەتە هەیە چونکە من دایکم خۆشکەکەم ئەو تەمەنەشی کرد ئەبێ کچەکەیشم هەروە بێت ئەزان ئەوە ناشی لە سنەتهای و باوەرهایەکی غەڵەتە کە خودی سیستم تەقویەت کۆنەندەیانە خودی سیستم پەرەپێدانیانە بەڵام تو وەختی قانونی ئەساسیت لە شەرعی ئیسلام گیراوە وەختی قانونی ئەساسی لە ڕێساڵەهای خۆمێنی گیراوە کە خۆمێنی ئێژێ خوار تەمەنی 9 ساڵ و حتا خودی نۆزادیش ئەتوانی تۆ ارتباطی جنسی بگری تەکیا خودی نۆزادیش بە شەرتێکی ئەمەڵی دخول ئەنجام نەبێت ئەمە شتێکە کە گوناح نییە و شتێکە کامەڵان ئاسایی و تەبیعی قانونی ئەساسی لەوە گیراوە و خودی کۆماری ئیسلامیش بە شێوهای مختلف مەسەڵەن بگەڕینەوە بۆ ڕۆیشەکەی کە ئێمە ژین بەشێکی زۆر کەمیە ئێمە نابێ ئەم کارە قیزەونە بخەینە سەر مل ڕیشە و مل تاریخ ئەوە بەشێکی زۆر کەمیە هەر لە سەرەتاوە کاتێک کە ڕیشەی ئەسلی ئەمە پیاو سالاری بووە کاتێک کە تەبەقات دروسە بێ کاتێک کە چین دروسە بێ کاتێک کە ژن وەکو جنسە دەوەم ئەخرێتە گۆشەی ماڵا ڕیشەکانی ئالەوە دروسە بێ منێ پیاو
پێم خۆش نییە کچەکەم کە خەریکە شکلی ئەندامشتی گەورە ئەبێ نازانم تەمەنی ئەچێتە سەرۆ لە دیدگەی ئەوانەوە غیرەتی من ئیجازە ناداکە کچەکەم بە زەنی ئەوان ڕابطەیەکی خراپ و یا خارج لە ئێزدواج بگرێ و یا بەر لەوەی کە من خۆم دیاریکەم بۆ کەسێتر ئەو دڵی بچێ لە کەسێتر بە زەنی ئەو کەسانە بۆیە کچەکە بەر لەوە چاو باسکە بە لەوە بزانێ ئەسەن هالێکوێ بە لەوە بزانێ ئەسەن ئێزدواج چیە دایەنە سەبەشوو ڕیشەکەی هەڵەگەڕێتەوە بە مەرد سالاری لە هەموو سیستەمەکانە کە ئێستا سیستەمی سەرمایەداری حاکەمە ئەوە بەشێکە بەشێکی دوایەوەی کە ئیسلام هاتە سەردۆر سنەتێکی پێغەمبەر بوو کە بۆ لە زایزی جنسی خۆی کچێکی 9 ساڵەی هێنا بۆ خۆی و چەند هەمسەری و کودک هەمسەری هەر ئەو ئانە بەنانراوە ئەمە بەشێکیەوە سیستەمی سەرمایەداری ئیستە زۆر بە فێڵبازی و زۆر بە وردی دقیقە بێتەوە کە چی بۆ مانەوەی خۆی باشترە مەزهەب یەکێک لە ئەسلی ترین ئەبزارەکانێک کە لە وڵاتانێک کە مەزهەب زەدەن تەقویەتی کە بۆ مانەوەی خۆی و خودی کۆماری ئیسلامی مەبنا و پایەی مادامی کە بە ئیسلام و بە سنەت و بە دینێشی ئەنراوە بۆ هەموو ئەوانە و ئیشارەم کرد بە ڕسالەکەی خۆمێنیچ بۆ ئەویش بۆ مانەوەی خۆی هەم لە کە خودی سیستەمی کۆماری ئیسلامی کە لە سەر ئێرانزاڵە هیچ کە سیستەمێکی زۆر پیاو سالاریە متەوەحشە زۆر دواکۆتووە زۆر زدێژنە لە مەزهەبیش وەکو ئەسلی ترین پایەی ڕژیم و حکوومەتی خۆی زۆر ئیستفادەیەکە لە تەریقی مەزهەبەوە ئەو سنەتە دواکەوتوانە هەر وەکو ئەوەی کە ئێوەیەژن من بۆ لە 9 ساڵەگییا مەسەن کچەکەم من بۆ لە 9 ساڵەگییا دراوم بەش و کچەکەیچمە بێ وابێ یا بابیین بەش و نەبێ بەلەکەی نەنگ بۆمان یا ئەمە سنەتی پێغەمبەرە ئەوانە لەو شتانە هەموو ئەو شتانە بۆ مانەوەی حاکمان بووە تا بە ئێمڕۆ و ئیستەیج بۆ مانەوەی کۆماری ئیسلامیەوە بەشێکی زۆریی کە لە تەریقی سوۆسیال میدیا و تەبلیغیەکان لە تەریقی هەموو ئەو شتانە لە تەریقی ئاموزش و پەروەریشەوە بەشێکیشی بۆ مانەوەی هەر خودی سیستەمی سەرمایەداریە کە کۆماری ئیسلامیش خۆی سیستەمێکی سەرمایەداریە نەتەنها ئیسلامی و مەزهەب زەدە سیستەمێکی سەرمایەداریە بەڵام ئەوەی کە 9 ساڵ لە شەرعان 9 ساڵ باڵەخە بێ یەک سری مۆبارێزات کرا ئینسانهایەکی ئازادی خواز ئێعترازاتێکیان کرد لە ساڵی 1379 پێم وایە گەر ئیشتبانەکەم لەبوو بە لە 9 ساڵە هاتە بە 13 ساڵ بەڵام ئەو 13 ساڵە فقط شتێکێکە لەسەر کاغەز نووسراوە فقط بازم تۆ ئەتوانی لە 9 ساڵە بە ئیزنی وەلیە دەم بە ئیزنی باوکی باوای لە 9 ساڵ حتا خوار 9 ساڵی مارە ببڕی بۆ کەسێک ساڵهای ساڵێکی لە تەمەنی ئەو مناڵە گەورەتر بێ بەڵام ئەتوانی لە 13 ساڵە سەبتیکەی ئەو ئیسە 13 ساڵە بەڵام بازم هەر کەمە ئێمە وتمان ژێر 18 ساڵە بەڵام بەداخەوە ئەمە لە بیرم چوو کە بێژم لە ساڵی 1372 کۆماری ئیسلامی کۆنڤانسیۆنی حقوقی کودکیی ئیمزا کردووە کە ئەوڵین بەندی ژێر 18 ساڵ مناڵ بە حساب دێت وەلی هەموو ئەم قانونانە کە تێفقەت لەسەر کاغەزە لەولاوە بە قوڵاوێکی شەرعیە دوورێنێ بۆیان و شەرعی ئەکاتۆ و هۆکارەکان یەگەر دوایی پرسیارت هەیە هۆکارەکانی باسی ئەوەت کرد کەوتە سنەت و مەزهەب یەکێک لە عەوامڵەکانین بەڵام فەقر لە ئێرانە ئێستا کە خۆتە زانێ لەم چەند ڕۆژەی گوزەشتێکە بینیمان ئەم هەموو گرانی و ئەعترازات لە شارەکانی ئێرانە دەستی پێ کردووە فەقر چەندە ئەتوانێت تەئسیری بێ لەسەر ئەم بابەتەوە زۆر بابەتی دیکە کە حتمن پرسیارە لێ یەکەم یەکێک لە هینەکانی وتم هۆکارەکانی شرایطی سیاسی و اجتماعیە کێمە سیاسەکە بەحسی کۆماری ئیسلامیمان کرد اجتماعیەکە بەحسی ئەو سنەت و مەزهەب و عرف و ئاداب و سنەنێکی قەدیمیە کە تا ئێستا بە شێوەهای مختلف حفظ کراوە و یەکێکیان شرایطی سیاسی اقتصادیە شرایطی سیاسی اقتصادی کۆماری ئیسلامی بەمل ئێمە زاڵە بەسەر ئێرانە زاڵە
سیاسەکەی کە وتمان ئەوەسە بۆمانەوەی خۆی حاضرە تەن بە هەموو شتێک بە هەموو کارێک بکە هەموو ئستثمارێک بە هەموو زۆڵمێک بکە حتا بەشێک لە ژیانی یەک نەفەر پێشێل بکە ژیانی یەک نەفەری لێ بستێنێ ئەلان مناڵێک هەموو مناڵێک حتا ئەگەر فەقریی بێ حتا ئەگەر لە فەقرا گۆرە بێت ئەبێ دۆرانی مناڵی خۆی بە سڵامەتی تێکە بەڵام ئێمەی بزرگساڵ بێ ئەوەی کە ئەو مناڵە ئاگای لێبێ بێ ئەوەی کە خۆی گەرەکی بێ مەجبوری ئەەکەین ئێجبارەن هەڵی ئەگرین ئەو مناڵە لە دۆرەی مناڵیە کاتێکە خەریکی کایەکردن نەزێهنی هەر ناچێ بۆ یەکسریشت و ئەبێ لەو شرایطە ڕۆشتی خۆی ڕۆشتی بەدەنی و جسمی و ڕۆحی ڕەوانی و عاتفی خۆی تەکملکە ئێمە هەڵی ئەگرین پەرتیەکەین بۆ ژیانێکی بۆ زۆرگساڵی ئەینێرین بۆ ماڵێکە لەو ماڵە بەردەی جنسیە بەردەی خانەگیە و کۆڵێ مەسئولیە دەخینە سەر شانی مناڵێکە لە ژێری ئەو مەسئولیەتە چۆکی ئەشکی و ئێستاکە ئەو شرایطە اقتصادیە نالەبارە ئەو شرایطە اقتصادیە زۆر خراپە من فقط ئێران نییە ئێمە ئەفغانستانمان بینی کە چەنێ لە ناو بازارە لە ناوزادەوە بگرە تا هەرنا لەبەر نەک تاڵەبان فقط لەسەر لەبەرەوەی کە سکی سکی خۆیان یا مەبەقی مناڵە وردەکانیان تێر بکەن لە نۆزادەوە بگرێت تا کچی 14-15 ساڵە لە ناو بازارە هەڕاجیانە کرد دوای هاتنە سەرکاری تاڵبان ئەو وەزیەتە زۆر خراپتر بوو دقیقاً چون تاڵبان خۆی دەوڵەتی ئیسلامی تاڵبان خۆی بڕیاریدا فتوایدا کە هەر ماڵێک کچی 9 ساڵیەیە ئەبێ عەقدیکەن بۆ مۆجاهیدین هیچ ئەوە بوو بەڵام لە ناو بازاڕیشا فرۆشتیان ئیستەج کە ئێران ئیسە بێژین بە لە حەزێ فەرهەنگیەوە نسبەت بە ئەفغانستان چکێ باشترە ئەو نە مەسەب زەدەنیە ئەو نە ئاداب و ڕسومی دواکەوتووی تیانە ئێران چکێ باشترە بەڵام وەختی تۆ لە ئێران ئایبینی سنگەکێک ئەچێتە 25-30 هەزار شانە هێلکە چێتە 70-75 هەزار ئەمە شتایەکە کە خوراکی خەڵکی هەژار و فەقیرە ئەسەن ئیسە بووە سەکاری نان وشکی چیان نییە ئەو نانە وشکە خاڵییانە نییە لەسەر سفرەکەیانەوە بۆیە ئەمە بەشێک ئەو فەرهەنگە کە هەیە ئەو فەرهەنگە و شرایطە ئیجتماعیە کە هەیە بەشێک مەزهەب بەشێکە کە ئەو دایک و باوکە قانیع ئەبن کە ئەم مناڵیانە بن بەشوو و بەشێکی زۆریشی من وەختی لەسەر سفرەکەی خۆمان نان نییە بخوا حتا بۆ مانەوەی خۆیی حازرم بیان بەشوو حتا نە بەخاتر خۆم بەخاتر مانەوەی خۆی کە سکی خۆی سکی مناڵەکەم تێر بێت ئەوە بە نوعێک هەر فرۆشتنی مناڵەکەس یا کۆماری ئیسلامی وامی ئزدواجی لە 5 ملیۆنە کرد بە 30 ملیۆن دقیقەن ئێستا ئامارەکە نییە لە بەردەستمە نازانم ئیمساڵ چەندێ وامی ئزدواجی تەسویب کردووە هەل لەسەر ئەو وامی ئزدواجە زۆر لە خانەوادەکان مناڵەکان خۆیان دابەشوو فقط کەچی خۆیان وامە ئزدواجەکە وەربگرن وامی ئزدواج بوو کەم بەهرە بوو قستی کەم بوو و ئەمە ئزدواجی لە ئێرانە چەند بەرابەر کرد ئزدواجی مناڵان چ لە کوڕەکانە چ لە کچەکانە بۆ ئەوەی کە بتوانن ئەو وامە کەم بەهرە وەربگرن بە ناوی وامی ئزدواج و ئەو شرایطە اقتصادیە چە کە وتم ئیسە چەندێنا لەبارەی ئەمە بەحسمان کردوە لە تەلەڤیزیۆنی ئێمە ڕۆژانە پەخشە بێتەوە لەم چەند ڕۆژە لە ئەنوا و ئەقسامی شارەکان و شەهرستانەکانی ئێران ئێعترازیان کردووە بەر ئالێگرانی بەشێکی زۆریی ئەوەسە کە فەقرێکی اقتصادی فەقرێکی ئابووری کەمەری تەبەقەی کرێکاری شکاندووە و خانەوادەی کرێکار حتا ئەگەریش تەمایۆلیان نەوێ خۆیان پێیان ناخۆش بێ لە دڵە ڕازی بەو کارە نەبن زۆربەیان مەجبورە بن کە مناڵەکانیان بدەن بەشوو بەڵای زۆر سپاسکانی زۆربەی ئەو کچانەی کە لە تەمەنی کەمەوە دەریێن بەشوو ئێمە کە باسیشم کرد میێوانەکان کە داوەتەکەی زۆربەیان باسی ئەوەکەن کە قەتڵی ناموسی خودکوشی خودسوزی ئەوە زۆر مەسائلی تر یەکێ لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ منداڵ هاوسەری جایسە باڕای تۆ بزانین هەر ئێمڕۆ کە ئێمە ئێستا دانیشتوێنن بەنامە سەرەتەکەی کچێ لە کرماشان لە تەمەنی 15 ساڵیە بەشوو درراوە لە 17 ساڵگە بۆ سەدایک وەک مناڵێکی 4 مانگی هەیە یەکێک لەو هۆکارانەی لەوانەیە ئەو دیاردەی هاوسەرگیری منداڵان بە ئێوە چێژن بەسەر ئەم بابەتە ئەم
ئەزانی چۆنە وەختی مناڵێک بەر لەوەی کە بە لەحازی عاتفی بە لەحازی ئەقلی حتا بە لەحازی جسمی دۆرەی خۆی بە سڵامەتی تێکردبێ مناڵێک قدرەتی تەسمیمگیری بۆ خۆی نییە قدرەتی ئینتخابی نییە بەفەر لە ئێرانە تو تا 18 ساڵگی ناتوانانی مسافرەت بکەیت بە ئیجازەی والدێ ناتوانانی گوایی نام شتێکی زۆر سادە ناتوانانی گوایی نامە بگری خۆی حکوومەت ئەو ئیجازەتە پێ نادا بەڵام ئیجازەت پێدا لە 8 ساڵگی یا ئەزدەواجکەی باری خانەوادەیەک و بنەماڵەیەک هەڵگری ئەم مناڵانە کە ئەیاندن بەشوو مناڵن نازانن ئەسەن ئەچن بۆ کوێ چییە زۆر حتا باتە بەجێ بە ئیستا ئیستا کە لە دنیای ئینترنێت و ئەو شتانە بازم هەر حتا ئەگەریش بیبینن حتا ئەگەریش ببیسن شەنیدان کەی بۆ واتمانە دێدیدان قەت تەسەووریی ناکەن ئەچن بۆ کوێ حەقی خۆیان انتخابیان نەکردو حەقی انتخابیانی زۆربەی ئەم مناڵانە کە ئەدرێن بەشوو کە ئەچن تووشی ئەنوا وەقسامی فشارهایەکی تااقەت فەرزا بن ئیسە لە جسمیەوە بگرە لە ڕۆحی ڕەوانیەوە بگرە لە جنسیەوە بگرە بە ڕۆژانە بێ ئەوەی کە تەمایلیان بێ ئەوەی کە خۆیان بزانن تەجاوزەکریە پێیان ئێمە زۆر مناڵمان بووە لە تەمەنی خوارۆ ڕابطەی جنسیان گرتووە پارێگی داوە پارێگیەکی خراپی داوە زۆر مناڵمان بووە تیاچووە زۆر مناڵمان بووە ئاسیبهای گەیشتووە بێ کە تا ئاخر ئەمرێت تەکیەوە دەرمان نابێ هەموو ئەوانە ڕۆحی ئەو مناڵە ئازوردەکە ڕۆحی ئەو مناڵە بریندارەکە کە وردە وردە گۆرەیە بێ ئەڵبە بەشێکی زۆریان جیا بنەوە بەشێکی زۆریان جیا بنەوە هەتا گەریش مناڵیان بێ ئەبن بە سەرپەرستی مناڵەکەیان خۆیان مناڵن مناڵێتەر سەرپەرستیەکەن ئەوانی چێکێ کە معتەرزە بن و جیا بنەوە دەرئەچن بە نوعی وەکو مۆنا حەیدەری کە چەند مانگ لەمەوە بەر ئێمە دیمان لە تورکیە گەڕاندیان و لە ئەهوازە شوەکەی ئەسەن پێم وانە بێ لە هەزم ناوێ لە دنیای ئێمڕۆکە کەسێک ژن سەر ژنەکەی ببڕێ و بە قژی سەری بە مووی سەری لە ناو کۆمەلگا و لە ناو خیابانە و لە ناو خەڵکا بیگەڕێنێ ئەوە زۆر واقعان تێکان دەهەندە بوو ئەو سەحنە و ئەو خەڵکە دەنگیان نەکردە و خەڵکە هیچیانەوە زۆر بە ئفتخارێ وت کە من لەکەی نەنگم لە دامنی خۆم پاک کردو مۆنا حەیدەری نەتیجەی کودک هەمسەری بوو هاوسەر مناڵ هاوسەری بوو هەرچی کە مۆنا حەیدەریە کە چاوبازەکە چه زۆڵمێک لە حەقی چووە چاوبازەکە مۆنا حەیدەری بە مۆناهای حەیدەری تر کە نابێ ئەمە قبول بکە ئەمە انتخابی ئەو نەبووە ئەوە حەقی ئەو نییە لە ژیانە کە ئاوا زەڵم و زۆر تەحملکە ئاوا لە ژیانێکی بێ کە خۆی هیچ نەخشێکی نەبووە لە انتخابی ئەو ژیانە بۆیە دەسەدەن بە ئێتراز کە کاتێ دەستیانەدا بە ئێتراز لەلایەن کۆمەلگا و لەلایەن بنەماڵەیانەوە کە ئەکسەرن بە عام شووەکانیانن ئەیان کوژن کە ئەچنەوە بۆ ماڵی بەوکیان بەرەسەری ئەم هەموو فشارەیە اقتصادیە فشارە ئیجتماعیە کە ئێمە بەحسمان کرد خانەوادەیان پێیان قابلی قبول نییە هەزم نابێ بوویان کە کچەکە کە دراوە بەش و ئیسا هاتەسەوە بۆ ماڵیان و بۆیە تهدیدیەکەن و ئەبێ بڕواتەوە ئەمیش کە قبول نەکا بڕواتەوە بەشێکیشیان بەدەست برا باوک و ئامۆزا ئەیان کوژن و وەختێک کەسێک ئەگەر خۆی ئەزانێت هیچ جێگەی و پێگەیەکی نییە لە ناو خانەوادەی خۆیان وەختی ئەزانێ هیچ پەناهێکی نییە وەختی ئەزانێ ئەمن بۆنبەستی ژیانی ئەوە ئەم ماڵە نە کۆمەلگا ژنێکی متەلاقی قبولەکە بە نە بە لەحازی اقتصادی و تەمینە نە بە لەحازی ڕۆحی ڕەوانی و تەمینە نە کەسێکەیە نە سازمانێکەیە پشتی بگرێ نە خانەوادەی پشتیەگرێ بەداخەوە تووشی ئیستیسالە بن تووشی بێهیوایەکی ئەمیقە بن چۆن ئەلان ئێمە خۆمان تەسەووری ئەوەیش کە زندگی ڕۆژێ یا هەر دەیەقەیەک بە خۆمان بە دەستی خۆمان زندگی خۆمان خاتمە بین زۆر زۆر سەختە ولی وەختی کەسێک
ئەگەیتە ئەو حەدە کە خۆی وەکو سیتا کە ئێمڕۆ ئێوە ئیشارەتان کرد لە کرماشان بە ئەلکۆل خۆی ئاگرداوە و 95% سوتاوە مردووە کەسێکە بزانە ئەو فشارانە تا چه حەدێک بووە ئەو مناڵە تا چه حەدی گەیشتووە بە بێهیوایی بە نائومیدی بە ئیستیسالی کە حازر بووە خۆی ئاگر باوە گیانی خۆی بە ژیانی خۆی خاتمە بینی بەشێکی زۆر لە ئەوانەی کە دەسەدەن بە خۆتکۆشی ئەوانەی کە بە دەستی بنەماڵەیانەوە بە دەستی شووەکەیانەوە ئەکوژرێن بەشێکی زۆری ئەوانە بداخەوە ئێمە ئەگەر چاو لە ژیانیان بکەین چاو لە گۆزەشتیان بکەین قوربانی هەر ئەو کارە قیزەونەنەکە ئێوە وتان. بەڵێ زۆر سپاس. کانی تعدادێکی زۆر یان بێژین ئامارەکان باز لەوەکەن کە زۆربەی ئەم کچانەی کە لە تەمەنێکی کەمادرێن بەش و لەژێر 11 تا 15 ساڵیش کاتی زایمان گیانیان لە دەست دەدەن. یعنی بەژی زایمانی زووترەز من خۆم بینیمە بە چاوی خۆم کە لە دەوروبەرمانە کە کچ بۆ لە تەمەنێکی زۆر کە ماشووی کردوایە کە کاتی منداڵی بووە خۆی گیانی لە دەستا و منداڵەکەی ماوە. ئایا تۆ ئامارێک لە بەردەستایە کە چەندە ئامارەکان واقعی تر بن؟ بەداخەوە لە کوماری ئیسلامی نەتەنیا بوو ئەم پەدیدە قیزەونە بۆ هیچ شتێک ئامارێکی دقیق و ڕسمی لە بەردەستانیە چۆن بنەمای کۆماری ئیسلامی بە درۆ بەنانەراوە هەل لە ڕێفراندومەکەی ئارییانەیە کە ئەوەڵین ئامارێک بکودایە دەرەوتی 99% وتیانە ئاری هەل لەوە بە درۆ بەنای ڕژیم و کۆماری و حکوومەتی خۆی داناوە تا بە ئێمڕۆ و هیچ وەخت ئامارەکان ڕاست ناهێژن. ئەمە لە کاتی کۆرۆنا بینیمان کە تر شتێکی زۆر ئاشکرا بوو کە چۆن ئاماری کۆرۆنایان شاردەوە چۆن خودی سازمانی بێهداشتی کۆماری ئیسلامی وتی ئامارەکان حداقل 5 بەرابری وەسەکە خودی ڕێژیم ئێعلامەکە بۆیە ئامارێکی دقیق لە بەردەستان نییە و قەتئەن ئەمە لە کەیەکی لەنگە بۆ کۆماری ئیسلامی و نەتەنها سەیەکە ئامارێکی نزیک بە واقعیەتی جنەداتە دەرەوە قەتئەن سەیەکە تا ئەتوانێت تا ئەوجێکە لە دەستی دەردێت ئامارەکان کەمتەر بێژین. بەڵام من چەند ئامارێکم نووسی ئەمە خودی ئاماری ڕسمی خودی حکوومەتە. بزانە کۆرۆنایان وت 5 بەرابەر زیاتر لە ئامارهای ڕسمی ئەمانە بزانە چەند بەرابەرە. لە ساڵی گۆزەشتا 1474 دانە نۆزاد کە ئێوە ئیشارەتان کرد لە دایکانی بینی 10 تا 14 ساڵ ئێمە ژین 18 ساڵ ئەمە 10 تا 14 ساڵ 1474 دانە نۆزاد 69,000 لە دایکانی بینی 10 تا 19 ساڵ ئەوە 131,000 ژێر 15 ساڵ پارێکە ئیزدواجیان کردووە 131,000 ئامارێکە کە خودی ڕێژیمی ئەلامی کردووە ئامارێکی دقیقی جنیە قەتەن زۆر کەمتەریجە ماوە هێشتا 7,500 دانەیان فقەدینی فەسلی هاوینە یەک فەسڵ 3 مانگ 7,500 دانە ئیزدواجی مناڵانمان بووە ژێری 15 ساڵ ئەوە ساڵانە بەراوردیان کردووە 30,000 دانە ئیزدواجمان هەیە و ئیزدواجایەکی لە پارەکە یعنی ساڵی 1990 تا ساڵی 1400 10% ئەم ئیزدواجانە ئیزافەی کردووە باتەوەجو بە شرایەتێکی اقتصادی کە ئێوە ئیشارەتان کرد و یەکسری شرایەتی تر 10% وامە ئیزدواجەکەیش کە هەرێمەی سە ئیزافەکەینەوە 10% نسبەت بە ساڵی 90 ئیزدواج ئیزافە بووە ئەوەی کە ئیشارەتان کرد مناڵان من بینیومە کە دایکێک لە کاتی زایمانە گیانی لە دەستداوە وەختی علمێژێ بەبارەی فیزیۆلۆژیکی ئینسانێک ئیسە ژنێک تا نەگەیتە بە 18 ساڵ مناڵە بۆچی هێژی خب تا ئەو ئانە کە ئەبی بە 18 ساڵ ئەندامی جنسی و ئەندامی بەدەنی ژن تا ئەو ئانە شکڵەگرێەوە کامەڵە بێ و لەگەنی ئەو مناڵانە تحملی تابی تحملی حملی نۆزادیان نییە
ئەکسەرەن نۆزاتهایەکی زوودڕەس بە دنیاتێ چوون لە گەنیان چکۆلەز و ناتوانن نۆزادێ لە ناوسکی خۆیانە حفزکەن تووشی ئێزدەواجهایەکی زوودرەزە بن تووشی پارێگیهایەکی خراپە بن و ئەکسەرەن بەعام دایکەکان گیانیان لە دەسەدەن و زۆر جاریش مناڵەکان کاتی بە دنیا هاتن خەفە بن. بەڵێکانی وەکو دوایین پرسیار ئەرکی چالاکانی مەدەنی و ڕێکخراوەکان چین ئەرکی ژنان و دەبێت چی بێت؟ من پێم وانە ئەمە فقط ئەرکی چالاکانی مەدەنیە ژنانی چالاک بێت ئەمە بە نەزەری من هەروواکە وتم ئەگەر هەر کەسێک تەسەور کە خۆی مناڵێکی هەیە خۆی کچیکی هەیە ئەمە لە زۆربەیان لە تەبەقەی کرێکارن ئەم اتفاقانە ئەم پەدیدە من نایژم قەدر لە ئەوانێکی دۆڵەمەنن شتیوان نییە شاید شتی وابی بەڵام زۆر بەنودرەتە بەڵام هەر ئینسانێکە دڵی بۆ ئینسانیەت لێدا هەر ئینسانێکە دڵی بۆ ئازادی و بەرابەری لێدا بنەزەری من هەر ئینسانێکە تۆزە لە ئینسانیەت بووی بردووە ئەتوانم وابێژم چون واقعان سەختە ئەوەی کە هەر کەسێ بیر کاتەوە مناڵی خۆیە مناڵی خۆی خەریکن ئاشکرا قانون پشتی ئەگرێ تەجاوزی پێەکەن ئەبێ بە بەردەیەکی جنسی ئەبێ بە بەردەیەکی خانەگی ئەچێتە ژێر کۆڵی بارێکە زۆر سەنگینە بۆ ئەو مناڵە لە هەموو بوارێکە تەسەووری ئێژم ئازاردەهەندەست من ئیسە دڵم پڕەبێ چون خۆم کچمەیە وتم بۆیە هەر ئینسانێکە بۆ یەک لە ئینسانیەتی بردبێ بە نەزەری من ئەبێ لە بەرامبەر ئەم کارە قیزەمنە چالاکی بکە بە هەر شێوەیەکی ئەتوانێ حتا ئەگەر ماڵە هاوساکەیان خەریکە مناڵەکەیە دابەشوو ئەوەی کە لە توانیا تێ من قەت نایژم من ناتوانم بێژم کەسێکە ها لە ناوجامایە هەر کەسێک بۆ خۆی شێوەیەکی دروست تەشخیص بە من ناتوانم بێژم ڕاهکار ئەوەسە هەر کەسێک لەو شەرایطە تەشخیصەدا چی احتیماڵی هەیە دەرسەدێک لەسەر سەرنەوشتی ئەم مناڵە تەسیر گوزاربی ئەو کارە بکە ئەوە ئەرکی سەرژانی هەموو ئینسانێکە کە بۆی لە ئینسانیەت بردووە چون ئەم کارە زۆر قیزەبنە ئەوە نەم لە بیرم چوو ئیشارەکەم ئەمە کەسێکە حازرە بان 18 ساڵ ژێر 18 ساڵ ڕابطەی جنسی بگرێ ئەوە پێژێن پێدۆفیل کودەک ئازار کەسێکە تەجاوزەکە بە مناڵێک ئەوە کارێکی واقعاً کەلیمات عاجزن لە ئۆمقی قیزەونی ئەم کارە کە من ئیسە بێژم لە زێنی خۆما قسەی خراپەیە کەلیماتی خراپەیە وەلی بەکاری ئەوە نایە بێژم ئیسە چون زۆر قیزەونە ئەو کارە زۆر ئازاردەهەندەست بوو کەسێکە نازانم سەختە فقط ئەرکی سەرشانی هەموو کەسێکە چالاکانی هەموو کەسێکە خۆی بە چالاکێک گەزانانی سەر لە هەر بوارێکا بێ مەدەنی بێ کرێکاری بێ ئێمە مناڵان زەعیفتەرینن هەمیشە هێژین و هەمیشە زەعیفتەرینەکە زۆرترین زەربە و گۆرەترین زەربەکانە بینێ مناڵان کەسانێکن کە تووشی ئەنوا و قسامی معزەلاتە بن کاتێکە ئێزدەواجی زوودڕەسەکەن ئەبن بە مناڵانی کار لە محیتی کارە ئەنوا و قسامی ناحقوقیە ئەنواوی قسامی ئازار و خشونەت متحملە بن ئەمە دەنگیان بە هیچ کوێ ناگەی نە سینفێکیان هەیە نەک هیچ شتێک نییە حداقل وەکو گۆرەکان دێفاعکەن لە حەق و حقوقیان نە ئەتوانن ئیتحادێکیان بێ ئەوە وەزیفەی ئێمە گۆرەتران کە دەنگی ئەو مناڵانە بین دەنگی ئەو مناڵانە بین و ئیجازە نەدەین بەشێ لە سەرنەوشتی یەکدانە ئینسان بەدەستی هیچ کەسێکە لە بین بشێ مناڵی لە حەقی مناڵیکردن لە کەسێکە بیستێنین و کەسێک لە مناڵیە بیکۆژین ئەو مناڵانە باوەڕکە زۆربەیان بە لەحاظی عاتفی و تا ئاخر ئەم ناتوانن بێنەوە سەتحی ژیانێکی عادی و زیندگیەکی نۆرماڵیان بێ بە ئارامشەوە قەت زۆربەیان بە لەحاظی ڕەوانیە ئەوە تووشی ئاسیبە بن بۆیە ئەرکی هەموو کەسێکە کە دەنگی ئەو مناڵانە بێ و خۆشبەختانە ئیمساڵ بەداخەوە لە ناو ئێعترازەکانە لە ناو بەیانی و قەتنامەکانە بەحسی ئەوەیانە نەکردبوو بەڵام پارێکە زۆر باش بوو
یەکێک لە زۆر جار لە قەتنامە لە بەیانیەکانە حتا لە شعارەکانە نە بە ئیزدواجی کودەکان بوو نە بە کاری کودەکان بوو بویە من پێم وایە بە هەر شتێک کە ئێعترازەکەی نەچینە ناو خیابان مناڵانمان لە بیر نەچێ هەم ئیزدواجی مناڵان هەم کاری مناڵان چونێ مە ناتوانین بێژین ئیساوانە مناڵن مناڵی تەبەقەی کرێکانن هەر وەختی تەبەقەی کرێکان ڕزگار بوو خۆت بێ خۆت ئەوانیش ڕزگارە بن یا دەستخێنە سەر دەست کە تەبەقەی کرێکان ڕزگار بێ ئێمە هەم زەمانێک ئێستا یەکەین کە ژیانی خودی کرێکار وە بنەماڵەکەی تیکێ نانی ئیزافە بچێتە سەر سفرەکەی هەم زەمانی دەبێ بیرمان بێ لەو مناڵانە کە تووشی هەمچین پەدیدەهایەکی قیزەونە بن. بەڵێ زۆر سپاس هاوڕێکانی بۆ بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە کە منتان بان کرد. زۆر سپاس بینەرانی خۆشەویستی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری. هەتا بەرنامەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵەوە.